کاک نازیر چۆنی؟ سەرچای من کوی باشی ئەحواڵ کووە؟ سوپاس ڕێستەیە. کاک نەزیر وەڵام پرسیارێکمان هەیە هیوادارم ئەندە سەرنج و گفتوگۆ بکەین. جەنابەت بەڕێوەبەری ئاوی هەولێری ئەو هەموو کێشە ئاوە چییە ئەو ماوەی دروست بووە هەموو ڕۆژ خەڵک دێتە سەجادەی؟ ئەمن بەڕێوەبەری ئاوی هەولێر نیمە کاکڕابەر بەڕێوەبەری ئاوی هەولێر. ئەی تو بەرپرسی چی؟ ئەمن پەیوەندی بە منوە نییە. ئەی کو ینی چی؟ ئیشت چییە؟ پەیوەندی بە منوە نیە. ئازام ئەخر تو ئیشی ئەنا ئەمن دڵنیام ئەتو لە ئاوی هەولێرەی لە ئاوی هەولێرە ئیش دەکەی ئەمە قەپاتی کرد داوەشی. ڕێزان خان چۆنی؟ ممنون چاکر. باشی وەزت کووە؟ الحمدلله باشن. سپاس دەکەم. ڕێزان خانە تو بەڕێوەبەری ئاوی هەولێر و دەوروبەری وەنیە؟ بەس دەوروبەر. باشە کێشەیە و ئاویە چییە هەموو ڕۆژێ لە هەولێر سەر هەڵدەداتن و ئێستا خەڵکش دێتە سەجادە؟ ناو هەولێر ئایدی من نییە. ئەمە دەوروبەرە. بەس ئاو هەمووی تەکمیلە یەکتر دەکاتن فەرقی چە خۆ ئاو لە بنزەوی بەرپرس بم بەرپرسی دەوروبەرم. باشە ناتوانم لە جیات هەولێر جواب بدەمەوە. قەی ناکە نا بەس ئەتوو یەکێک لە بەرپرسانی ئەنگۆ خۆبوونەوەی لەسەر ئاو ناکە ئێمە چ بکەم تەلەفۆن و کاک نەزیر کرد قەپاتی کرد. کەی جەنابەت؟ من ناوم قادر نادرە. بەڵێ. ڕێزان خان یعنی لۆ لە دەرەوەی هەولێر کێشەی ئاو زۆر باشە؟ کەمترین کێشەمان لە دەوروبەر هەیە. چۆن؟ یعنی چه هۆی چییە هەولێر ئەو هەموو سەد دوکە ئەو هەموو ئاوەی لێە قەت پێشتر ئەو کێشەی نەبووە ئەوە چەندین ساڵە ئێستاکە بەردەوامە هەموو ڕۆژێ خەڵک دێتە سەجادا یعنی بۆ گەڕەکە هەژار نشینەکان هەیەە گەڕەکە فیرعەونەکان نیانە ئەو مشکلەیە. دەتوانن ئەوەی لە ئاوی هەولێر بپرسن ئەمن ئایدی دەوروبەرە. یعنی لە دەوروبەر هیچ مشکلە نییە. شکر بخوا کەمترین کێشەمان لە دەوروبەر هەیە. باشە من دەگەر چی قسە بکەم یعنی ئێستا هەر یەکێک تەلەفۆنی لۆ دەکەی خۆی دەدەستەوە بەس هەمووتان یەکتی من سنووری من نەبی ناجا خۆ سنووری من نەبی من بۆچی جواب بمەوە ئێستا من شتێک بکەم شتێک بڵێم لەگەڵ واقع نەگونجێتن ینی لۆچی من جواب بدەمەوە کێ لێی بەرپرسیارە بە ئەو جواب بدەم. بەس ڕێزان خانەنگۆ کۆبوونەوە دەکەن یەکتی منەوە ئاو خۆ بەس لە منتیقەیەک نییە ئەو ئاوە لە بن زەوی هەولێرێ دەردێتن تو ئەو ئینفۆرماسیونانت باش دەکنە وەنیا هۆی چییە ئەو ئاوا بەس لە گەڕەکە هەژار نشینەکان دەبردرێ ئەو ئەزمێ جیاوازی لە هەموو شوێنەکە لە شوێنی دەوڵەماند هەیە لە شوێنی فەقیر هەیە لە هەموو شوێنە کێشەی ئاو هەیە دەتوانیت ئەوەی چەند زیاتر لە 20 ساڵە ڕێژەی بارانبارین کەم کردیە کە گۆڕینی کەش و هەوەوای کردیە ئاوی ژێرزەوی ڕادەیەکی باش دابەزیە لەبەر ئەوە ینی لە هەموو شوێنێک ڕوبەڕی ئەو کێشەی کەم ئاویە بووینەوە. چۆن ئەمە دەنا هەموو ساڵ با گوێمان لێ دەبی کە بارانەشی زۆر دەباری دەرێن لە چرا و پار زیاتر بووە ئەی هۆی چییە ئەگەر بە هەندێ بیتن بە پێی ئەو تەفسیرێتی و پاڤیلۆن چەندین بیر ئاوی لە ناو ئەوە سەد یعنی بەحرێکیان دروست کردیە ئاوی شیرن دروست کرایە بەحری ئاو هەیە ئاوی خاوێنە لۆ جێمان ببوورە کاک قادر یان کاک نادر؟ قادر. کاک قادر لەوانەیە جەنابەت معلوماتێکی وردت لا بێ ئەمن ئەو پرۆژانە هیچ معلوماتم لەسەریان نییە ناشتوانم لە جیاد وان جواب بمەوە بەس سنووری خۆم باسم کرد وتم کێشەمان نییە ئەو بابەتەش کە دەڵێ شوێنی فەقیر و شوێنی دەوڵەمەند هەموویان وەکو یەکن ناو هەولێر شوێنی فەقیر و دەوڵەمەند ئێستا کێشەی ئاوی هەیە کێشەی ئاوەکەش سەبەبەکەم بۆ باس کردی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گۆڕانی کەش و هەوایە ئاوی ژێرزەوی دابەزیە تەئسیری لە هەموو بیرەکان کردیە پرۆژەی استراتێجی دەبی دروست بکرێت بۆ کێشەی لە سلێمانی و دووهۆک نییە چەند دەستکردە ئەو کێشانەی کە لەناو هەولێر دروست دەکرێتن دەستێکی لە پشتە دەیانەوێتن ئاژاوە دروست بکەن کێشانەی کە لەناو هەولێر دروست دەکرێتن دەستێکی لە پشتە دەیانەوێتن ئاژاوە دروست بکەن کێشانەی کە لەناو هەولێر دروست دەکرێتن دەستێکی لە پشتە دەیانەوێتن ئاژاوە دروست بکەن کێشانەی کە لەناو هەولێر دروست دەکرێتن دەستێکی لە پشتە دەیانەوێتن ئاژاوە دروست بکەن
يعني همان كيشة اللي حموش ريزان خان ريزان همانا لدربندي خان همانا سليماني همانا بس لوي خلق كيان بدن كردي اللي هولر هاني خلق ددن كخلق بتسجل ريزان خانت بو خلقي لبو عودة السزادي كدو حفتات جارك عاوي ددريتي بيدري أجاوجر عشان وكيرم نقول يا من دلم خلق كي هنددن يعني بخل جنابت بس يا ويدا كي دلي بوشي كيش اللي حول لسليماني نيا أيوة همان كيش لسليماني بقول كريها يا بلام خلق كيان بدن كردي اللي حول الخلق خلق لسليماني لو بتسكتني شديت السزادي لو عينات السزادي اگر بودر زي مشكلة هبي يعني او تا خلق بوم دنيام او كده تسرجادش او شرعر عينا خاندانی خەڵکەکە پێنە سەرجادەی ئاژاوە دروست بکە یعنی تو پێ دوایە و خەڵکی هاتە سەجادەی ئاژاوی دروست دەکات تۆ دەنگت لە تێری نایە ڕێزا خان هەست پێ ناکەی چەند ڕۆژ بێ ئاو بووی لە ژیانت وەکو هەموو خەڵکەکان وەکو هەموو خەڵک منیش کێشەی ئاوم هەیە نا من نەمدیتە ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی گوندی ئەڵمانی گوندی زەکەریا گوندی بەر ئینگلیزی بێتن لە من دەزانی ماڵم لە گوندی ئەڵمانیا نا من پێ دەڵێم ڕۆژێک خەڵکی ئەو گوندانە نایانگوت ئەمە بێ ئاوین بەس با داوا هەیە سەی داوا هەیە مەسەڵەن کاک قادر ببوورە ئەمن ئاوی دەوروبەرم ئەوانەی ئەو کێشانەی کە تو بەزە تو بەشێکی لەو سیستەمەی و لەو دام و دەستگای ئاوە ئاو لە بن زەوی دەردێت سنووری خۆم ئەمن لە جیاد ئاوی هەولێر جواب نادەمەوە ئەو شوێنان کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی هەموو سنووری ناو هەولێرە بەسەنگو هەمان تیمی ڕێزان خان هەمان حزب و حکوومەت سەرپەرشتی دەکات کە ئیشی من سنووری من لەگەڵەوان جیاوازە کاتێکە تو شوێنێکت ئاماژە پێکرد دەرەوەی هەولێر بێت بۆ درۆن دەکەمەوە بەس لە ناو هەولێر ئەمن ئستادادم نییە لە جیادوان جواب بەمەوە مەسەلە جواب نێنێ ئەنگۆ هەمان تیمن هەمان حزب و حکوومەتە ئەسنایی دەوامە ئەگەر دەتوانیت دوای دەوام پەیوەندی سەعات بۆ دەکەم سەعات بۆ بەڵام ئێستا ناتوانم هەر کاتێک کردت دوای دەوام لە ئەسنایی دەوام ناتوانم من جوابت بەمەوە ئێستای کۆمەڵێک نەفەرم لایە کۆمەڵێک کێشە هەیە ئەم دەبی بە دوایدا چوون بۆوانە بکەم ئێستا ناتوانم جوابی جەنابەت بدەمەوە کە سنووری خۆشم نەبێ باشە سوپاس دەکەم دوای دەوام تەلەفۆن دەکەمەوە بەس بە هیوام هەر بگری مرحبا ئەم تەلەفۆنم بۆت کردەوە هەرت نەکرد بەوەی تر ستا کاتت هەیە بزانم وانە کێشەی بێ ئاوی هەولێر کە تو بەشێک لەو تیمەی و ئەوەی ڕاستە لە دەرەی بەڵام ئەوەی هۆکاری بۆ چ دەگەڕێنەوە ینی بەڕێی جەنابەت بەڕێزەمن بۆچی دەبی جوابی تو بدەمەوە بەس بە چه سفەتێک ڕۆژنامەنووسی ڕۆژنامە نووسم ینی چۆن دەتوێت ئیسپات بکەم لە بۆت کە من کەسەش ڕۆژنامە نووسم یان هەتا دامان نە هاوڵاتێکی ئاساییم تۆ بەرپرسی خەڵکی هەولێری ئەمە نیوێ بەرپرسی سنووری خۆم ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتی دادەنیشم کێشەکە تاوتۆ دەکەین ئەوەندەی توانامان هەبیتم بۆی چارەسەر دەکەیت بەزەوە کە تەناو میدیا خۆ قەزیە دەکنەتون نمایە لەوەی نمایە دوای ئەمە نیوێ قەوم هەموو قەوممان لە هەولێرەیە خەڵک بێ ئاوە یانێ تو دەکرێەوە بەو شێوە جواب دەیەوە کێشەی خەڵکێ خەڵک بابە لە سەجادەی تەلەڤیزیۆن دێتە سەجادەی تەلەڤیزیۆن قسە دەکاتن بۆ ناچی لە گەریان دابنیشی بۆ ناچی خەڵک نایەتە سەجادە نایەتە سەجادە فەرقی چییە ئەنی ئەنگۆ هەموو یەک قابلە دەوڵەتەشکە نینە تۆ لە دەرەی ئەویت کە لە ناوەوە کاک ڕابەرە ڕوو ناگیرێ یعنی پێویست ناکە بەو شێوە ئوسلوبێ دەگەرەوەی خەڵک بێ ئاوە لە ساڵی 2020 لە سۆمالیا مشکلەی بێ ئاوی نمایە لە هەولێرێ مایە هەموو ساڵێ بەڵێ ئەمە خینماندایە خەڵکی ماندی ئەو شارەینە حەقی ڕەوای خۆمانە بەرپرسە شتو دەبی خزمەت بکە بۆ کەممان کێشایە تۆ چ قوربانی دایە لە چاو ئەوانە بەو ئوسلوبێ قسە دەکەی چ قوربانی دایە نانا تۆرە بەم بڵێ یعنی خۆت و بنە ماڵەکەت چ قوربانیت لە بۆ هەولێرێدایە چ خەباتەکرد لەو خەڵکی هەولێرێ کردیە چ لە خەمی ئەو خەڵکەی 15 ڕۆژە ئاوی نییە لە هەموو ژیانت چەند جار بێ ئاو بووی نانە ئەم بەلە تو دەپرسم لە ڕاقیترین خانی دەژی
باشتری موچەت هەیە جەناب ئەو جەگەت بە خەڵکی خۆپشان دەردەرەی ئاژاوە جێڕن بە ئەوە دەنگەکەت هەیە هان دەدرێن فەوزا دروست دەکاتن بەهەرحاڵ تو بەربرزەکی کو دەبی بە ئوسلوبەی لەگە خەڵک قسە بکەی کو دەبی بە ئوسلوبەی ئەم پرسیارم لێ کردی پرسیارەکەم لە ئەوەلەوە لێ کردی هۆکاری ئەو کەمی ئاویە چییە لەو خەڵکی هەولێرە هەموو ساڵ زیاد دەبێ بەڵێ لەناو هەولێر ئایدی من نییە فەرقی چییە ئەمریکا پێ دەرم بەرپرسەکەت ناگرم یعنی ئاو خۆ ئەوە نییە مەخفەری پۆلیس بی ئاو لە بن زەوی دێتە دەرێ وایە یان نا مشکلەیەک ئەوە چەندی بەڵێ مشکلەیەکە خەڵکی هەولێرە ئەو مشکلەی هەیە ئەوە چەندی ساڵە خەڵک بێ ئەوە بەو زائید پەنجایەی چل و پەنجایەی دەڵێ خۆمان نەششتیە بۆ خۆ دەزانانی ژیان بەبێ ئاو ناڕواتە ڕێوە باشانی بەجددی ئەنگۆ بەرپرسن قەت بیر لەوە ناکەنەوە خەڵک ئەبەو لە وەزع خراپەیدا دەژی ڕێگا بەرپرسی سنووری خۆیتی ئەمە بەرپرس نیم لە ناو سنووری هەولێر جوابی و پرسیارانە بدەمەوە بابا دەبۆت هەیە ڕێزان خان دەبۆت هەیە زۆریش ئاسایە زاری بۆ یەکەم حکوومەتەکەی تووە ئەتو لە بەشی ئاو ئیش دەکەی من دەست نیشان بکە جوابت بەمەوە بۆ من کێشەی ناو هەولێرم بۆ بازمەکە دەتوانی لەگەڵ لایەنی پەیوەندیداری خۆی قسە بکەیت ئەگەر نەگیرێت ستانێ بکەین ینی ئەتو ئیدەرەی ئەوە ئێستا باجیوانیش ئەمن بیدە نا بەس هەمووتان یەکتی من هەمووتان یەک حکوومەت خۆت فەرقی چێت خۆم لە سروری خۆم هەر پرسیارێکت هەیە بۆ جوابت دەدەمەوە ئەساس پێ ناکەوە تا هەڕ ئەم پرسیارش سادەم کردیە ئەلێم هۆی چییە کەمی بێ ئاوی لە ناو گەڕەکانی هەولێر هەیە و تەنیا لە ئەو گەڕەکانش هەیە ئەگەر من لە ناو هەولێر بوومایە کێشەکان ئاگاداری دەبووم و بۆم دەست نیشان دەکردی بەس ناتوانم لە جیادوان جوابت بەمەوە بەس یاری من دووبارە لێ دەکەمەوە ڕێزان خانەوە تا هەڕوو بە لە پرسیار سنووری خۆم بە جواب دەدەمەوە کێشەکەین دەور یانی زانیاریت بای ئەوەندە نییە کە بەهۆی چیە خەڵکەوە بێ ئاوە بەیانی بۆم باس کردی چۆن یعنی ساڵ و خەڵکە ئەو زەوی دابەزیە ساڵانە ئاو دادەبەزیتن کێشە دروست دەبی بە دڵنیاییەوە کە ئاو دابەزی کێشە بەردەوام دروست دەبیتە باشە خۆ زۆر جاری ساڵی وا هەبوو ئەو زۆر کەمتریش باریە خەڵک ئەو مشکلی ئاوی نەبووە دوو لە ناو هەولێرە ڕۆژێک جێمالێ نەبووە گوندە ڕاقیەکان ئینگلیزی و ئەڵمانی و زەکەریە و ئەمروزەیت بێ ئاو بن خەڵک بێتە سەجادەیان ئیدە ئەوە بکە لۆ بەس گەڕەکە هەژار نشینەکانی هەولێرە ئەو مشکلی بەڕێزەدە و ئاگاداری ئەو کێشانەی من ئاگادار نیم لەو شوێنانەش کێشە نەبوو بە دیارە جەنابەت معلوماتە زیاد بابە هەموو متابعی لە میدیا دەکەن دەورە بەم بڵێ ڕۆژێک ڕۆژان ئەو گوندە دەوڵەمەندایان پاڤیلۆ چییە پەنجا بیرە نەفت ئاوتان مەجاالدایە لە ناو هەولێری لێ بدە بەحری لێ بەعری بەڕێزم بۆ من ئەو شتانە بازمەکە من ئایدی هەولێر نیم یعنی نازانی پاڤیلۆن چییە نازانی پاڤیلۆن بەڕاستیتە ینی بەڕاستیت ڕێزاخان زانیاریەکەم لە سەریان نییە ینی پاڤیلۆن نازانی چێرە ناو هەولێرە دروست بووە کە دەیان بیرە ئاوی شیرین مەلەی پێ دەکەن بەڕێز ئەوانە پەیوەندی بە سنووری منەوە نییە ناتوانم لە سەروانە لێدوانێت بۆ بدەم باشە بە هەر حاڵەوەم تهڕوو دەکەی ئەگە ناخۆ یەک تیمە ئەتو لە ژۆری ئەو لە دەرەیە هیچ فەرقی نییە کە کێشەی ئاو کە کێشەی ئاو دەبی هەموو هەولێر پێکەوە دادەنیش کە محافز بانکتان دەکە پێکەوە دادەنیشن پێکەوەش کێشەکان چارەسەر کرایە ئەوە چارەسەر کرایە هەموو ڕۆژێ خەڵک دێتە سەجادەی لەو هاوینەی دەڵێ 2 هەفتەی ئاوم نەدرایتێ ئەوە چارەسەر کرایە لە ناو 3 میلیۆن ئەگەر 500 کەس کێشەی ئاوی هەبی زۆر تەبیعیە باشە ئەنی ئەنگۆ بۆ خۆتان 3 میلیۆن نییە دوو هەمومان دەزانی هەولێر نەگەیشتە 3 میلیۆنی دوو ئەوە فەشەلینگۆ پیشان دەداتن کە 2 میلیۆن خەڵک لە شارێک فرێ دەدەن هەر خانی شوقە دروست دەکەن بەبێ ئەوەی بیر لە ئاو بکەنەوە کە خەڵک ئەوە دەبی لە هەمووی گرنگتر لۆ بەس خەڵکە هەژارەکەی بێ ئاوە بەڕێزم ئێستا لە دەوروبەر چ پرسیارێکت هەیە دەتوانم جوابت بدەمەوە بەڵام من لەسەر هەولێر هیچ لێدوانێک نادەم باشە بەهەرحاڵ بەس گوتت ئەوانەی ئەوە دەکرێت خەڵک هانیان دەدا و ئاژاوە جێڕن دەنگەکەش لەگەڵۆ دادنێ دەیکەم دەزانم لەبەرەوەی گۆشیز بەرپرسەک نییە تەحقیقتان لێ بکە کو دەبی لێدوانی وا بدەن باشە بە هەر حەڵ ڕێزاخە
خۆت لەگەڵ خوارد لەگەڵ